ڕۆژی پێنجشەممە لووتکەی ئەمنی تورکی عێراقی لە بەغداد بە بەشداری هەریەکە لە هاکان فیدان وەزیری دەرەوە و یەشار گولەر وەزیری بەرگری و ئیبراهیم قالن سەرۆکی دەستگای هەواڵگری و مونیر قەرال ئۆگلۆ جێگری وەزیری ناوخۆ لەلایەنی تورکی و هەریەکە لە وەزیرانی دەرەوە و بەرگری و بریکاری وەزارەتی یاسایشی نیشتیمانی و سەرۆکی دەستەی حەشتی شەعبی و جێگری بەڕێوەبەری ئاژانسی هەواڵگری و وەزیری ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرشووی هەرێمی کوردستان بەسترا. لووتکەکە سەرەڕای ئامادەکاری بۆ سەردانە چاوەڕوانکراوەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ بەغداد چەندین تەوەری دیکەی تاوتوێ کرد. لە کۆتایی لووتکەکەدا عێراق و تورکیا بڵاوکراوەیەکیان ڕاگەیاند و تێیدا ئەویان خستە ڕوو کە ژمارەیەک لیژنەی هەمیشەیی بۆ بوارەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بازرگانی و کشتوکاڵ و وزە و ئاو و تەندروستی و گواستنەوە پێکهێنراوە. تورکیا لە کۆبوونەوەکەدا پێشوازی لە بڕیارەکەی ئەنجومەنی یاسایشی نەتەوەی عێراق کرد سەبارەت بە ناساندنی پارتی کرێکارانی کوردستان وەک ڕێکخراوێکی قەدەغەکرا و هەڕەشە بۆ سەر عێراق کە بوونی ئەو ڕێکخراوە لە خاکی عێراقدا بەواتای پێشێلکردنی دەستوری عێراقە. بۆ یەکەم جاریش باز لە بەرەنگاربوونەوەی هاوبەش کرا و جەخت کرایەوە کە پەکەکە بە بەکارهێنانی خاکی عێراق تورکیا بە ئامانج دەگرێت. تورکیا بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو بڕیارە دەکات کە ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی عێراق دەری کردووە لەبارەی ئەوەی پاکەکە ڕێکخراوێکی قەدەغەکراوە لە عێراقدا. جەختیش لەسەر ئەوە کراوەتەوە کە لایەنەکان ڕاوێژیان کردووە لەبارەی ئەو ڕێو شوێنانەی پێویستن بگیرێنە بەر بەرامبەر ڕێکخراوەکە و درێژکراوەکانی لە بەبەکارهێنانی خاکی عێراق تورکیا دەکەنە ئامانج. هەروەها جەخت لەسەر گرنگی یەکپارچەیی سیاسی عێراق و سەروەری و سەلامەتی خاکەکەی کرایەوە. لە ڕاگەیاندراوی کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە کراوە کە بڕیار درا بە چڕکردنەوەی کارەکان لەسەر یاداشتێکی لێکتێگەیشتن، ئەویش بە ئامانجی بنیاتنانی چوارچەوەی پێکاتەی لە بوارە جیاوازەکانی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات و بنیاتنانی میکانیزمەکانی پەیوەندی بەردەوام. لە بەشێکی دیکەی بەیاننامەکەدا باس لەوە کراوە کە لایەنەکان بیرروڕان ئاڵوگۆڕ کردووە لەبارەی پەرەسەندنەکانی ناوچەکە بە تایبەتی کۆمەڵکوژی لە غەزە و ئیرادەی بەهێز بۆ پشتیوانیکردنی دۆزی فەڵەستین. لووتکەی نێوان تورکیا و عێراق درێژە پێدەری کۆبوونەوەکانی 19 کانونی یەکەمی 2023 ئەنقەرە بوو کاتێیدا هەڵوێستی هاوبەش لە بەرامبەر پێشاتە هەرێمیەکان و ئاستەنگە جۆرا جۆرەکانی بوارە دووقۆڵیەکان تاوتوێ کرا.